بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لێبێتم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامێکی دیکە لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویستین. ئەمەڵقەی بەرنامەکەمان تایبەت کردووە بە ڕەوشی كەركوك میوانداری بەڕێز دكتۆر محەمەد خورشید بەرپرسی لە قسەی پارتی دیموكراتی کوردستانمان کردووە کە لە ڕێگەی تەلەفۆنەوە بە ڤایبەر لەگەڵمانایە. دکتۆر ئەم کاتت باش خۆشحاڵین کە لەگەڵ ئێمە بەشداری لەم بەرنامەیە. ئەگەر پێم بڵێ ئێستا ڕەوشی كەركوك لە چ بارودۆخێکدایە؟ بەناوی خۆی گەورە، سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ بینەرانی ڕێزی ئێوەش کە ئەو فرسەتە بۆ من ڕقساین ئەم چەند کاتە لە خزمەتتان بم. زۆر سوپاس. ئومێدوارم لە بەڵای کۆرۆناش دوور بن هەموو لایەک و سەلامەتیتان خوازم. سەبارەت بە بارودۆخی كەركوك ئەبێت دابەشی بکەین. بەڕاستی بارودۆخی كەركوک بارودۆخە ئابوووریەکەی كەركوک وەکو زۆربەی عێراق بارودۆخێکی خراپە. بارودۆخی تەندروستی كەركوک هەرچەندە لە بیدایەتەوە کاری باش کرا، بەڵام ئێستا لە دەرەجەی ئینهیار نزیک بۆتەوە. تقریباً کۆرۆنا بڵاوەیەکی زۆری کردووە، هەتا لە نێوان لە ناوەندە ئەکادیمی و تەندروستی و ئەمنی و ئەوانە ژیانی بەداخەوە گەیشتۆتە دەرەجەیەکی ئینهیار و کۆمەڵی قوربانییەکی لێکۆتۆتەوە کە لێرەوە دوعای لێخۆشبوونیان لە خوای گەورە بۆ ئەخوازی. بارودۆخی ئەمنی و سیاسی شارەکە بارودۆخەکە جیاوازترە لە شوێنەکانی تر. بارودۆخی سیاسی ئەو شارە جەنابتان نەزانن دوای ئەوەی کە خیانەتی 16 ئۆکتۆبر ڕوویدا، هەتا ئێستا محافزێکی بە زۆر سەپێنراو بە وەکالەت لەو شارەیە. ئەو شارە لەژێر دەسەڵاتێکی سەربازیدایە. قیادەی بابڕین قیادەی متقدمی عملیاتی كەركوك ئەو شارە بەڕێوە ئەبە. شارەکە دابش کراوە بەسەر چەند هێزێکی ئەمنی، بەشێک لە سنوورەکە بە تایبەتی لە نێوان داپۆک بۆ تازە ئەو ناوچەی حەشتی شعبیە، بەشێک لە منطقەی نەوتیەکان بەدەستی حەشتی شعبیەوەیە. دەوروبەری شار دراوەتە پۆلیسی ئیتحادی، ناو شار دراوەتە لیوای 61 سەر بە ئەنجومەنی وەزیران. ئەمە هەمووی گوایە کۆکراوەتەوە لە قیادەی متقدم، بەڵام تا ئێستا حەشتی شعبی ئەترافیان بە قیادەی متقدم نەکردووە و نەتوانێتە ژێرباری ئەوەی کە قیادەی متقدم سەرپەرشتیان کە بەڵکو خۆیان قیادەی شیمالی عێراق یانێ مەحوەری شیمالی عێراق ئەوان خۆیان سەرپەرشتیەکەن. بۆیە جۆرە فەوزایەکی دروست کردووە لە نێوان هەموو لایەک و ئەمە وای کردووە کە تیرۆریستانی داعش فرسەت بخۆزنەوە لە مانگی حەوت چالاکیان تۆزە کەمتر بۆتەوە، بەڵام لە مانگەکانی پێشوو بەلانی کەمەوە لە ڕۆژێکدا 2 تا 3 کردەوەی تیرۆریستیان هەبوو لە سنووری پارێزگای كەركوك، بە تایبەتی لە ڕۆژ ئاوای كەركوك و باشووری كەركوك، ئەو ناوچانەی کە پێشتر پێشمەرگای ئەیان پارێز لەسەر چالاکیان زۆر زیاتر بووە. لە ڕووی سیاسیش بەڕاستی گرفتی نێوان نەتەوەکان هەرماوە. گفتوگۆکان تا ئێستا ئەنجامێکی ئۆتۆی لێ نەکەوتۆتەوە، هەر نەتەوەیەک هەوڵەدا بۆ خۆی دەستکەوتێک بچنێتەوە. لەو نێوانشدا کورد بێکەسکرین نەتەوەی ئێستا لە پارێزگایەکە. دکتۆر ویستم باسی کۆبوونەوەکان بکەم کە لە سەبارەت بە ئاساییکردنەوەی ڕەوشی كەركوك باس لەوە کرێت کە کۆبوونەوەکان نەتەوە یەکگرتوەکان سەرپەرشتیەکە. ئایا ئەو کۆبوونەوەانە نەتەوە یەکگرتوەکانیش سەرپەرشتی بکە هیچ ئەنجامێکی نابێت؟ طبعا بەپێی ئەو تەجروبە متوازعی من هەمە لە 2003 بەدواوە چ ئەمریکیەکان چ دواتریش نەتەوە یەکگرتوەکان دەستیان لەم بابەتە هەیە و سەرپەرشتی کۆبوونەوەکانی كەركوکەکەن، بەڵام تا ئێستاش خۆ ئەنجامەکەی دەرنەکەوتووە. ینی لە 17 ساڵی ڕابردوو بەلانی کەمەوە ئەنجامەکەی دەرنەکەوتووە. ئێستاش گروپی قەیرانمان هەیە لە نەتەوە یەکگرتوەکان، هەروەها بەشێک لە سەر بە بەشێک لە وەنامیش کە هەیە سەرپەرشتی ئەم کۆبوونەوانە ئەکەن لە نێوان لایەنە سیاسیەکان. تەمەن نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی لەو کۆبوونەوانە بەشدارە بێت لە بەغدا. نوێنەری یەکێتی نیشتمانیشی تایە، نوێنەری جەبهەی تورکمانی و نوێنەری شیعی تورکمانەکانیشی تایە و 2 نوێنەری عەرەبیشی تێدایە بەسەر پەرشتی ئەوان. کۆبوونەوەکان جاری وایە بەرەو پێشەچێت. بۆ نمونە لە مانگی ئەگەر لە یادم ما بێت 2019 کۆبوونەوەکان گەیشتە ئاستێکی باش بۆی ئێمە بتوانین بگەینە ڕێکەوتنێک. ئەو بۆ وەزعی بەغدا هاتە سەرا و ئەو قرار و وەزعانێکی قرار بوو جێبەجێ بکرێ حکوومەتی عادل عەبدولمەهدی خۆی لێ شاندەوە.
و لە دوای ئەوەش بەداخەوە تورکمانەکان و عەرەبەکان ڕێیتریان هەبوو بە تایبەتی لەسەر مەسەلەی پۆستی پارێزگای کە بگەڕێتەوە بۆ کورد تورکمانەکان ڕێیان وا بوو لە کۆتا یعنی ئێمەگەشتنی دەرەنجامیش بەڵام لە کۆتا ئەوان ڕێیتریاندا کە بە شانسی تورکمانێکیش تاقی بکرێتەوە و عەرەبەکانیش ڕێیان وا بوو لەم مەرحەلەیە ڕاکان تا انتخاباتی تر بمێنێتەوە بەڵام بەداخەوە ئێمە تووشی مفاجعەیەک بووین کە ئەندامی سەرکردایەتی یەکێتیی نیشتیمانی بە ناوی بابەکر سدیق کە بە مامۆستا ڕەش بەناوبانگە ئیمزایەکی کرده بوو لە هەفتەی چوار کە هەفتەی چواری 2019 طبعا ئەم تاریخانە هەمووین ڕابردووە کە من باسیەکەم کە تا انتخاباتی ئایندا ڕاکان سەعید لە پۆستەکەی بمێنێتەوە ئەوە گرفتێکی گەورەی بۆ ئێمە دروست کرد جارێکتر دوا کۆبوونەوەی ئێمە لە مانگی 6 بووە 6 2020 و گروپی قەیرانەکان لە 15 حوزەیران واتە 15 راپۆرتی تایبەتی خۆی لەسەر کەرکوک نووسیوە راپۆرتەکە تقریبا 36 لاپەڕەیە بەڵام ئەوەی کە بتوانم ئستنتاجێکی بەسیط بکەم بوو بە جەنابتان و بینەرانی بەڕێزی ئێوە ئەوەیە کە پێی وایە کورد ئێستا لەو ناوچانە قەدری لێکرێت و هەست بە بەشخوراوی و مافخراوی ئەکات کورد زۆرینەیە لەو پارێزگایە بەڵام لە پۆستە ئەساسیەکان چ ئەمنی بێت چ با بڵێن ئیداری بێ بە تایبەتی مەسەڵەن بۆ نمونە گەر ئێمە حساب بکەین ئێستا هیچ خایمقامێکی کورد لە کەرکوک نییە هیچ مدیر ناحەیەکی کورد تەنها ئەوەی پردێنە بێ کە کەسایەتێکی کوردی تورکمانیە لە بینی هەردوودایە ئەگەرنا هیچ حاڵەتێکی وانە لە ناوچەکان تر ئێمە زانین جاران مدیر ناحەی سەرگەڕان کورد بوو قایمقامی دووبس کورد بوو قایمقامی داقۆق کورد بوو قایمقامی مەرکەز کورد بوو محافظ کورد بوو ئەمانە هیچ نەما لەگەڵ ئەمانە نەماوە مەجلیسی محافظەش نەماوە کە مەجلیسی محافظەش نەماوە ئیزن نوێنەری کورد لەو دائیرانە نەماوە لە دەستگاکانی تر تەنها بەڕێوەبەری پۆلیس نەبێکە کوردە ئەگەرنا هیچ کوردێکیش لە پۆستە ئەمنیەکان نەماوە و لە پۆستە سەربازیەکانی کە لە پارێزگای کەرکوک هەیە سەرپەرشتی چ لە پۆلیسی ئیتیحادی چ لە تەبەن 8 کوردی تێدا نیە چ لە پۆلیسی ئیتیحادی چ لە جێیش و چ لە فرقەی شەستویە کە سەرپەرشتی ناو شاری کەرکوکەکەن هیچ کەسێکی کوردی تێدا نیە ئەمانە بۆتە گرفت و گروپی قەیرانەکان پێشنیاری ئەوەی کردووە کە ئەوە پێشنیاری ئێمە بووە بەڕاستی هێزێکی تایبەتی لە پارێزگای کەرکوک بە شێوەیەکی با بڵێن عەدالەتی لە نێوان نەک یەکسان بە شێوەی عەدالەت بە پێی نسبەی هەر نەتەوەیەک دروست بکرێەوە و هێزە سەر بە حکومەتی عێراقی بێت لە خەڵکی شارەکە بن لە خەڵکی پارێزگاکە بن ئەو هێزە مەسئولیەتی پاراستنی شار و شارۆچکەکانیان بەدەستەوە بێت و ڕێگەوبانەکانش تەسلیمی پۆلیسی مەحەلی بکرێت کە بەداخەوە تا ئێستا حکومەتی عێراقی نەچۆتە ژێر ئەو بارانە ئەوە کورتەیەک بوو لەو ڕاپۆرتی با بڵێن ئەوان لە 15 دراوە 15 ئیمساڵ ئەو بابەتە هەمان هەیە دکتۆر سەبارەت بە ئەو هەماهەنگیی کە لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراقدا هەبێت لەو ناوچانەی کە پێشتر داعشی لێ بووە و ئێستا داعشی لێ نەماوە باس لەوە کرێ و گفتوگوەکان بەو شێوەیە بوو کە باس لەوە ئەکرا کە هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەڕێتەوە ئەو ناوچانە ئایا ئەو گفتوگوانە بەکوێ گەشتووە و باس لە ئامادەکردنی یاخود هەماهەنگی و ژووری ئۆپەراسیۆن لە نێوان مووسڵ کەرکوک دیالە ئەکرێت ئایا ئەو گفتوگوانە بەکوێ گەشتووە يعني أبي واقعك أوي برز وبنراني برزي أو بزان هيج گفتگویەک نەکراوە بۆ گەڕەوەی هێزی پێشمەرگە بۆ ئەو سنوورە گفتگوەکان لەسەر ئەساسی ئەوەیە بابەتەکان بگەڕێنرێتەوە بۆ 2014 کە ئێمە باسی 2014 ئەکەین واتە ئەو کاتە هێزی پێشمەرگە لەو سنوورانە نەبووە کە ئێستا تەواجودی داعشی لە دوای تەواجودی داعش هێزی پێشمەرگە بە ناوچاری بۆ پاراستنی ئەو ناوچانە حرەکەتی کرد و چووە پێشەوە ئەمە یەک دوو ئەو گفتوگویانە کە ئێستا هەیە لە نێوان وەزارەتی بەرگری عێراق وەزارەتی پێشمەرگە تایبەتە بە تەنسیق پێکەوە لەو ناوچانەی کە لە نێوان هێڵی پێشمەرگە و هێڵی حکومەتی عێراقی بۆشایی هەیە بۆ نمونە لە سنووری مەخمور لە قەرەچووق بۆ نمونە لە سنووری دووز بۆ ناوچەی بناری گل کە جۆرێک بۆشایی هەیە و داعش سوودی وەرگرتووە یا لە سنووری پارێزگای دیالە ئەگەرنا لە پارێزگای کەرکوک لە نێوان پێشمەرگە و لە نێوان
حکوومەتی عراقی بۆشاییەک نییە ئەوەندا کە داعش بانی بێتی دۆ سنوورە ئیسفادە بکە ئەوەی بۆشایی کە هەیە لە نێوان خودی هێزەکانی عراقیە لە جنوبی کەرکوک بۆیە ینی واقعەکە لێرەوە گفتوگۆکانیش لەسەر ئەمن بەڕاستی ئەمێنێتەوە سەرەوەی ئایا هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە ئەمە ئەمێنێتەوە سەر مەسلەی ڕێککەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی ئەمەی کە ئێستا هەیە بۆ دروستکردنی ژووری ئۆپەراسیۆنەکانی هاوبەشە لە نێوان ئەو سنوورانەی کە فاسیلە هەیە لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی حکوومەتی عراقی بۆی ئەو فاسیلانە پڕ بکرێتەوە تەنسیخیان هەبێەوە بتوانن کۆنتڕۆڵی ئەو ناوچان. دکتۆر عەرب و توکمانەکانی کەرکوک لە ماوەی ڕابردوودا بەیاننامەیەکیان بڵاو کردەوە ناڕەزایەتی خۆیان دەربڕی لە بەرامبەر گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ شاری کەرکوک. هەمیشە کورد و هەمیشە ببوورە عنی عەرب و تورکمانەکانی کەرکوک عنی بۆ چوونێکیان لا دروست بووە کە پێشمەرگە بگەڕێتەوە کەرکوک مەسەلەن مەترسی لەسەر ئەوان دروستە بێ ئەم بۆ چوونە لەلایەن عەرب و تورکمانەکانی کەرکوک یاخود ئەم هەڵ و ئێستا شۆڤێنەی ئەوانە بۆچی ئەگەڕێتەوە ینی پێت وایە لە ڕابردووە کوردەوەنێ زوڵم لە عەرب و تورکمانی کەرکوک کردبێ کە ئێستان بۆ چوونیان لا دروست بوو یاخود ئەجندای دیکە لە پشت ئەم بەیاننامە دەرکردن و ناڕەزایەتیانەوە هەیە بۆی ئێوەی بەڕێز بزانن هەرەوە کاتەی مەسەن جەبهەی تورکمانی سەرۆکی جەبهەی تورکمانی کە ئەو بەیانەی دەرکرد لە دژی گەڕانەوەی هێزی پێشمەرگە طبعا نەزرانانە دەری کردبوو چکە ئەسڵەن هیچ گفتوگویەک نەکرابوو بۆی هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بۆ کەرکوک بۆیە ینی کەوتبوونە هەڵەی نەزانینەوە و منیش بەلامەوە غەریب بوو چۆن سەرۆکی جەبهەی تورکمانی ئاگای لەو گفتوگۆیانە نییە و دێ لە خۆیەوە بەیان دەرەکات لە کاتێکە خۆی عزوی پەرلەمانی عێراقیە و هەروەها ئەو کەسایەتی تریش کە لە ناو عودێدیەکان بەیانێکی دەرکرد ئەمە ڕێی خەڵکی کەرکوک نییە بەڕاستی و لە ناو جەبهەی تورکمانی پەیوەندی بە منەوە کراوە کە ئەو ڕێی ئەرشەد بە ڕێی ئەرشەد دەزانن و بە ڕێی جەبهەی تورکمانی نازان لە مستەوای قیادەی جەبهەی تورکمانی نەک لە مستەوای خوارەوە ساڵیان بە ئێمە کردووە لە پارتی دیموکراتی کوردستان کە ئەوە ڕێی جەبهەی تورکمانی نیە ڕێی ئەرشەد بۆ خۆیەتی و ئەرشەد بۆ خۆشیرینکردن و ئەو بابەتانە چکە دیارە تۆزێک خۆری لە ئاوابوونە لە نێو جەبهەی تورکمانی مەسەلەی هێزی پێشمەرگە تعدای لە خەڵکی کەرکوک کردووە ئێمە بێ جای بکەینەوە بەڕاستی هێزی پێشمەرگە هیچ مەسئولیەتی لە ناو شارەکان نەبووە لە پارێزگای کرد هێزی پێشمەرگە لە دوای ئەوەی کە جێشی عێراقی ڕای کرد بارەکەەکانی خۆی تۆڵ کرد بە تایبەتی هەردوو لیوایی یەکی وەزارەتی پێشمەرگە و لیوای دوی وەزارەتی پێشمەرگە کە ئەو کاتە ئامادە بوون و نزیک بوون لە سنوورەکە یەکیان چووە ڕۆژاوای کەرکوک یەکیان چووە باشووری کەرکوک تقریبان باشووری کەرکوک و توانیان مرکزی کەرکوک بپارێزن لە هجومی داعش و قوربانێکی یەکجار زۆریش درا و خەڵکی کەرکوک تا ئێستاش مەمنونی ئەو قوربانیدان و ئەو قارەمانێتی هێزی پێشمەرگەی کوردستانن کە بە درێژایی 3 ساڵ لە جنوبی کەرکوک شووری کەرکوک لە ڕۆژاوای کەرکوک قوربانیەکی یەکجار زۆریاندا بۆی کە کەرکوک و کەرکوکەکان بپارێزن گلەی هەیە لە کورد لە هەندێک مواضیع لە نێو شارەکان لە هەندێک حاڵەت لە فڵان بەڵێ ئەمانە حەبووە لە ئیدارە ئەمانە ئێمە هەموو ئاگادارین بەڵام ئەو مۆزوعی کە تایبەت بە هێزی پێشمەرگە نەخێر خەڵکی کەرکوک گلەی لە هێزی پێشمەرگە نیە ئەوەی تر ئەوی سیاسیەکان ئەیکەن و جەنابیش لە پرسیارەکە ئیشارەت پێدا بۆ خۆشیرینکردنە لە شوێنی تر و لە جێگەی تر و بۆ ئەو بابەتانە. بەڵێ دکتۆر ئەگەر بێنە سەر باسی سووتاندنی دەخڵودانی زەوی جوتیاران دەخڵودانی جوتیاران لە کەرکوک و ئەو زەرەر و زیانانەی کە بەر جوتیاران لەو سنوورە کەوتووە و هەروەها تعریبکردنی کەرکوک کە باس لەوە کرێ بەردەوامی هەیە ئایا وەکو پارتی دیموکراتی کوردستان یاخود وەکو نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق ئەوەندەی کە بەڕێز ئاگاداربی هیچ هەوڵەکەیە بۆ قەرەبووکردنەوە یاخود هیچ نەبێت بۆ ڕاوەستانی ئەو داگیرکردنی زەویە کوردانەی کە لە کەرکوکدا هەیە؟ بەڕاستی من پێویستە لێرەوە سوپاسی ئەو بەڕێزانە بکەم کە نوێنەرایەتی پارتی دیموکراتی کوردستانەکەن لە مەجلیسی نوابی عێراقی هەروەها ئەو بەڕێزانەی لە مادەی لیژنەی مادەی 140 لە مەجلیسی لە پەرلەمانی کوردستان لە کۆنتاکتێکی زۆر باشن لەگەڵ ئێمە و بەردەوام ئاگامان لێ هەیە چێ جەنابی جێگری مەجلیس نوابی عێراقی دکتۆر بەشیر حەداد چ برادرانی تر لە لیژنەی ئەمنی کە
ضروري يعني بناو بلام هميان لجنة أمنية لجنة قانونية لجنة تربية لجنة صحية لجنة زراعية أو برادراني خمان كل لجنة كانن لبيونديك بردوامي يما بيكوا ويوميا روزانا اشتكانيان أدينا وأواني لدينا الجواب وبوي إيوه بزانن عندهم برلمانكاني إيما لما رابردو لسر مسألة قرمي جوتياران لسر مسألة أمنية كان كهاتن چوونە کەرکووکیش و پەیوەندیشیان کرد و تەنانەت جێگری سەرۆکی پەرلەمانی لەو قوربانیانەی کە درا بە ناحەق تیرۆریستەکان لە گوندە کوردنشینەکان خەڵکیان شەهید کرد چوونە ئەوێش و سەردانی خەڵکەکەشیان کردووە. مەسەلەی تعریب یعنی ئەبێ تۆزێک ورتر باسکن یەک تعریبێک هەیە کە ئێستا شیعەیەکی زۆر بەناوی حەشکی شعبی و بەناو ئەوە پۆلیسی اتحادی و هاتوونەتە کەرکووک ئێستا لەوێ دەستیان کردووە بە زەوی دابشکردن بە سنووری خۆیان بۆ لە تەلەڤیزیۆنی ئێوە ئەعلانەکەی نزیکترین حاڵەت ئەوەیە کە لە منطقەی سەیادە نزیکی زانکۆی کەرکووک پارچە ئەرزێکی فراوان هەیە کە پەیوەندی بە زانکۆی کەرکووکەوەی ئێستا خەریکی دابشکردنن و ئەو بەڵگۆ دیکۆمانتانە لای ئێمن کە حەشتی شعبی بەسەر خۆی و بەسەر خەڵکەکەی خۆی جنوبی دابەشێکە. ئەمە بەشێک لە تعریبێکی تر کە بەردەوامی تعریبی پێشووە ئەوەیە کە ئەو زەویزاری جوتیاران بە تایبەتی ئەوانەی عەقدی زراعیان هەبووە کاتی خۆی لە شەستەکان لە پەنجاکان هەر ئەم ئەرزانە بەدەستیانەوە بووە لە ئیسلاحی زراعی شەستەکان عقودی زراعی کراوە بە ناوی خەڵکی منتیخەوە کە کورد بوونە. لە دوای پرۆسەی تعریب و لە دوای ئەنفال ئەم عقودی زراعیانە ڕژێمی لە ناوچووی پێشوو ئەو عەقدانەی داوەتەوە بە خەڵکی عەرەب. ئێستا خاوەنە ڕەسەنەکان کە ئەچنەوە سەر زەویزاری خۆیان ئەم عەرەبانە بە عەقدە تازەکانیان کە لە سەردەمی ڕژێمی سەدام حوسێن بۆیان کراوە دێن ئەیدەنە دەسەڵاتی بەتایبەتی محافز بەناو محافزی کەرکووک ئەویش نووسراوێکیان بۆ ئەکات بۆی کە هێز بجوولێندرێ و ئەو زەویانە لە کوردەکان بسەندرێنەوە کە لەوانەیە هەرکەم لەو کوردانە بەلانی کەمەوە 30 ساڵ 40 ساڵ پێش کابرای عەرەب لەسەر ئەم زەویانە هەبوو بێت و لەلایەکی تر حاڵەتێکی تر هەیە حاڵەتی تاپۆیەک بەڵام کە کورد تەرحیل کرا ئەو ئەرزە تاپۆیانە بە عەقد دراوەتەوە بە عەرەبەکان و ئێستا عەرەبەکانی بۆ سەر ئەگەڕێندرێنەوە. ئەمە کێ ئەیکا بە تایبەتی ئیدارەی کەرکووک ئەیکا بە هاوکاری هێزە ئەمنیەکانی کەرکووک کە زەرەری زۆر گەورەی گەیاندووە. تا ئێستا ئێمە چەندین جار توانیومانە بە هاوکاری نوێنەرانی خۆمان لە بەغدا ئەم مۆزوعە ڕابگرین بەڵام پێویستە ئەلێرە دەوری جەنابی سەرۆک بارزانی وەکو پارێزەرێکی یەکەمی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم ئیشارەت پێ بدەم کە هەمیشە جەنابی خەمخۆری یەکەم بووە و لەسەر ئەو مۆزوعی زەویزار بەتایبەتی لەسەر مۆزوعی خاک زۆر بەجددی دێتە جواب و ئامادەی هەموو ینی فەرمانی هەموو کردەوەیەکشی بە ئێمە داوەکە بە هەموو جهودی خۆمان نەهێڵین ئەو خاکی کورد جارێکە تعریف بکرێ و هەتا جەنابیان جارێک هات تێکردگەی بۆ مەسەلەی خاک بەڕاستی ئێمە بێ بۆیە ئەوانەی کە باڵێن لە نزیکەوە ئاگادارین ئەوەیە کە یەک هەڵوێستی جەنابی سەرۆک بۆ دوو نوێنەرەکانی خۆشمان لە بەغدا کاری باشیان دکتۆر بەزمەکە هەر بەردەوام ئەوە نیە ئێمە توانی بێتمان ڕێگری لێ بکەین چکە ئەوانیش وازیان نەهاوردووە یعنی بۆ مەسەلەی تعریفکردن هەر بەردەوامە. بەڵێ دکتۆر دوای ئەوەی کە مستەفا کاظمی بووە سەرۆک وەزیرانی عێراق باس لە هەماهەنگی زیاتر لە نێوان کورد و حکوومەتی ناوەندی ئاکرا ئایا چاوەڕوانی ئەوە ئەکرێت کە لە سەردەمی کابینەی مستەفا کاظمیە کێشەی کەرکووک چارەسەر بێ یاخود هیچ نەبێت وەکو پارتی دیموکراتی کوردستان بگەڕێتەوە ناو شاری کەرکووک؟ لە واقع ئەوەی کە هەیە بەنسبەت بە ڕێز کاظمی هاتووتە سەر حکوومەتێکی مفلیس و حکوومەتێکی شکست خواردوو و کاظمی نوێنەری هیچ لایەکی سیاسیش نییە بۆ ئێستا ئەبینین یعنی دوای یەک دوو حرەکەتی بچووک کە کردی ئێستا شیعەکان لەگەڵی نین و گرفتی بۆ دروستەکەن کێشەی بۆ دروستەکەن و ئەوەشی کە بنسبەت هەرێم هەیە تا ئێستا بەڕاستی لە ئەوەندەی ئێمە ئاگادارین و هەندێک لە ئەندامانی وەفد کە دۆستن ولیانمان بیستۆتە ئێستا هیچ پێشکەوتنێک لە نێوان هەرێمی کوردستان و مستەفا کاظمی نەبووە لەسەر مەسەلەی چارەسەرکردنی هیچ بابەتێک لە نێو ئەو بابەتانەش بابەتی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کە کێشە لەسەرم لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی بەپێی مادەی 140 دەستور بۆیە تەسەورەکەم یعنی ئەو قسەی حەزرەتی ئەحمەد موختار بەگی جاف دروست بێ کە ئەڵێ
هەر قسەی ڕوتە و قسەش ناچێتە ناو گیرفانەوە ینی تا ئێستا هەر قسەی ڕوت بووە بۆیە هیچ پێشکەوتنێک ئێستا نییە کازمی و حکوومەتەکەی کازمی تا ئێستا هیچ پێشکەوتنێک بەدەست نەهاتووە لەگەڵ حکوومەتی هەرێم لەگەڵ وەفدی حکوومەتی هەرێم بۆیە نازانم یعنی ئێمە لەسەر چ شتێک ئەبێ ئەم بابەتە بینا بنینەوە بۆی کە ئەوەندەی هەیە کورد ڕژدا کورد سوورە لەسەر ئەوەی کە گفتوگۆ بکات و بێ بە گفتوگۆکان چارەسەری بکە بەڵام تا ئێستاش هیچ پێشکەوتنێکی ئۆتۆ ناتوت. بەڵێ دکتۆر محەمەد زۆر سپاس من کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ڕوا هەر شتێک ئەگەر بتوێ بەڕێزت باسی بکەیت و من پرسیارم لەبارەوە نەکرد بێ بەڕێزت کاتت هەیە فەرموو. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە خوازم دوعای تەندروستی بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێستانە. دەست خۆش بە دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.